دوێنێ لە مۆسکۆ هەرێک لا وەزیرانی بەرگری رووسیا و تورکیا و سووریا و ئێران کۆبوونەوە و گفتوگویان لەبارەی بێزکردنی ئاسایشی سووریا و بەرەنگاربوونەوەی تیرۆر و ئاسایکردنەوەی پەیوەندیەکانی سووریا و تورکیا کردەوە. تایبەت بەم کۆبوونەوانە واروها کاریگەری بە شێوەیەکی گشتی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەسەر کوردستان چی دەبێت؟ ئایا ئەم چەند وڵاتەکە لە دووتکە کۆبوونەتەوە لەگەڵ ئەوەی پەیوەندیە دیبلۆماسیەکانیان مێژوویەکی لە مێژنەی هەیە و با بڵێن بەرزی و نزمی بەخۆدی بینیوە لەم کۆبوونەوەی ئەم جارەدا چی لە سیاسەتی ئەو وڵاتانە دەگۆڕێت و کاریگەریەکەی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هاوکات کوردەکان چی دەبێت؟ تایبەت بەم بابەتە ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپەوە زۆر بەڕێزی واسای سەلیم چاودێری سیاسی میوانە کاگیوا سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. دیارە هەروەک ڕوونا کۆبوونەوەی لووتکەی ئەو چەند وڵاتە دوێنێ لە مۆسکۆ بەڕێوە چووە. ناوەڕۆکی کۆبوونەوەکە ڕاگەیەندراوە و ئەوەی ڕوونیشا کە پەیوەندی دیبلۆماسی ئەم چەند وڵاتە لە مێژەوە هەیە لە بەشێک لە پەیوەندیەکانیان با بڵێن پەیوەندیەکی پتە بووە و لە هەندێک لە ساڵەکانیشدا بەپێی ئەو مێژووی کە هەیە پەیوەندیەکی خراپ لە نێوانیاندا هەبووە و هەندێک کات کۆبوونەوەکان نەگەیشتۆتە ئەو ئەنجامەی کە دەیانەوێت. بەڕێستان سەرنجتان لەسەر کۆبوونەوەکەی دوێنێ چییە؟ سڵاو بۆ هێوە من هیوا سەید سەلیم نەک سەعید. سەرەتا دەمەوێت ئاماژە بۆ بکەم زۆر ناگەڕینەوە بۆ دواوە پەیوەندی نێوان ئەو دوو وڵاتە کە دوو وڵاتی هاوسەی یەکن کۆمەڵی مشتەرەکاتیان بەیەکەوە هەیە لە دوای بەهاری عەرەبیەوە تا سەرهەڵدانی شەڕی داعش 12 ساڵ پەیوەندی دیبلۆماسی لە نێوان تورکیا و سووریا بە یەکجاری بڕا قوت بوو هیچ جۆرە پەیوەندیەک نەبوو بگرە هەر دوو لاش یەکتریان تۆمەتبار دەکرد کە داڵدەی هێزە تیرۆریستیەکان دەدەن لە دژی یەکتری ئەو بینیمان تورکیا بەشێکی خاچی سووریای داگیر کرد لە ئێستاشدا سەدان هەزار چەکداری تورکیا لە ناو خاچی سووریان بەشێکی جوگرافیای سووریا لە ڕێیان ڕێکخراوە تیرۆریستەکانی سەر بە تورکیاوە داگیر کراون. بەڵام لە کۆتایی ساڵی ڕابردوو واتە مانگی 12 2022 تورکیا دەست پێشخەریەکی کرد بەوەی کە سەرۆکی میت هاکان فیدان سەردانی هاوتاکەی خۆی کرد لە دیمەشق. ئەو بوو بە سەرەتای دەستپێکردنەوەی پەیوەندی نێوان ئەو دوو وڵاتە ویان نیەتی هەنگاونان بە ئاراستەی ئاسایکردنەوەی پەیوەندیەکانی. لە دوای سەردانی هاکان فیدان بۆ سووریا تا ئێستا 3 تا 4 کۆبوونەوە کراوە. زۆربەی کۆبوونەوەکان لە ژێرچەتری وڵاتی رووسیاوە بووە. کۆبوونەوەی یەکەم لەسەر ئاستی وەزیری بەرگری بوو وەرگری سووریا و تورکیا بە ئامادەبوونی وەزیری بەرگری رووسیا و بەرپرسانی هەواڵگری هەر سێ وڵات. ئەوە بۆ ئەوە بوو کە هەنگاو بنێن بە ئاراستەی کۆبوونەوەی کەناڵە دیبلۆماسیەکانیان لە ئاستی وەزیری دەرەوە و دواتریش نیەتی تورکیا بۆ کۆبوونەوەی لووتکە لە نێوان ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا و لە نێوان بەشار ئەسەد. بەڵام کۆبوونەوەکە تەنیا کۆبوونەوەی جێگرانی وەزیری دەرەوە لە مانگی 3 لە 2 ڕۆژدا دیسان هەر لە بە ئامادەبوونی ڕووسەکان کۆبوونەوە. ئەوە نیشانی ئەوەیە هێشتا قەیرانی دیبلۆماسی لە نێوان ئەو دوو وڵاتە زۆرە هیچ خاڵی مشتەرەکات لە نێوان ئەو دوو وڵاتە نییە. خاڵە ناکۆکەکان ینی ئامانج لەو کۆبوونەوەنە زیاتر کە ڕووسەکان مەبەستیانە بەڕاستی زیاتر ئەوەیە یەک ئاساییکردنەوەی بارودۆخی سووریا بەوەی کە خۆیان ئیدعا دەکەن پاراستنی یەک پارچەی خاچی سووریا و کشانەوەی هەموو ئەو هێزە دەرەشیانە سیادەی سووریا بگەڕێتەوە بۆ ئەوەی پێش بەهاری عەرەبی. بەڵام لەبەر خاڵە ناکۆچیەکانیان سووریەکان پێداگیری لەوە دەکەن کە هیچ دانیشتنێک لەسەر ئاستی لووتکە بەرپرسی یەکەمی سەرکۆماری هەردوو وڵات ناکەن تا تورکیا هەموو هێزەکانی خۆی لە سووریا نەکشێتەوە کە ئەمە بەڕاستی زۆرێک لە چاودێران بە تایبەتیش لە کۆبوونەوەی دوێنێ کە هەر یەکە بەیاننامەی تایبەت بەخۆی دەرکردووە. تورکەکان دەڵێن کۆبوونەوەیکی بەننا بووە کۆبوونەوەیکی ئەرێنی بووە. سووریەکان وەڵامیاندایەوە لەسەر ئاستی وەزارەتی دەرەوەیان لە ڕۆژنامەی وەتەنی سووری بڵاو بووە کە دەڵێن نەخێر هیچ هەنگاوێت بە ئاراستی ئاسایی بوونەوەی پەیوەندیەکان لە نێوان ئێمە و تورکەکان ناندرێ هەتا تورکیا دوایین سەربازی خۆی لە خاچی سووریا دەچێشێتەوە تا خاڵی هەرە ناکۆک شانەوەی هێز و میلیشیاکانی سەر بە تورکیایە. کاکیوە کەواتە با بڵێن کێشەکانی نێوان تورکیا و سووریا
لەم لووتکەیەدا بەکوێ دەگات؟ بەتەکید هەر یەک لە تورکیا و سووریا لەو دانیشتانە ئامانجی خۆیان هەیە. سووریەکان تێدەگەن کە بارودۆخی تورکیا باش نییە، بە تایبەتیش لەو مانگا مانجی داهاتوو لە بەردەم هەڵبژاردنێکی چارەنووس سازن. پێیان وایە تورکیا دەیەوێت ئیستیغلالی ئەو دانیشتانە بکات لەوەی کە پێشتر ئەردۆگان دەیگوت لە ئانوسات ئێمە هێرش دەکەین لەسەر ڕۆژئاوای کوردستان و ئەو شوێنانە تەسویە دەکەین کە لە ژێردەستی هێزەکانی سووریا دیموکراتدان. ئەو بوو کە لە کۆبوونەوەی تاران، کۆبوونەوەی لوتکەی تارانی چوارقۆڵی، نە ئێران نە رووسیا نە سووریا ڕاستی ڕازی نەبوون بەو هەڕەشانە کە سووریا لە کۆبوونەوەکەش نەبوو، بەڵام هەڵوێستی توندی هەبوو. لە ئێستا تورکیا پەنای بردووەتە بەر هەوڵە دیبلۆماسیەکان دانیشتن و ئاسایی بوونەوە، بە تایبەتیش لە پرسی جێڕانەوەی ئاوارەکان کە بە ملیۆنان کەسی سووری لە خاچی تورکیاە کە بۆتە ئاریشێکی یەکجار گەورە بۆ هاوڵاتیانی تورکی لەو بارودۆخە خراپەی ئابووری تورکیا. تورکیا دەوێت بەو ئاراستەیە هەنگاو بنێ لە بەرامبەردا وەکو باسم کرد سووریا ئاستی داواکاریەکانی خۆی بەرز کردوێتەوە بۆ کشانەوەی سەرجەم هێزەکان. ڕۆژێک بەر لە دانیشتن واتە پێرێ کە دانیشتن دوێنێ دانیشتنی لووتکەی وەزیرانی بەرگری بووە، وەزیری دەرەوەی تورکیا لێدوانیدا دەڵێ مەولود چاوش ئۆغڵو دەڵێ ئێمە هێزەکانی خۆمان لە سووریا و لە باشووری کوردستان کە و ناوینای باکووری عێراق ناکێشینەوە. واتە هەر ئەو لێدوانەی وەزیری دەرەوەی تورکیا بێ ئەهمیەتکردنی ئەو کۆبوونەوەی دوێنێ بوو و پەیامێکیش بوو بۆ سووریەکان کەوان هێزەکانی خۆیان ناچێشنەوە. بەنەچێشانەوەی هێزەکانی تورکیا لە سووریا واتە هەموو ئەو کۆبوونەوانی کە ئێستا دەکرێن بێ ئەنجام دەبن. بەڵام باز لە کاراکتەرەکانی پشتی کۆبوونەوەکان بکەین کە رووسیا و ئێرانیەکانە ئەوان ئامانزیان چیە لەوەدا کا بەڕاستی دەبینین هەردوولان ناکۆکن، هەردووچیان سەقفی داواکاریەکانیان زۆر دژبەیەکن. رووسیەکان دەیانوێت پەیام بدەنە بە ئەمریکا کاوان هێشتان کارکتەری سەرچین لە پرۆسی سیاسی سووریا. ئێرانەکان بە هەمان شێوە کە ئەم جارە هاتوونەتەوە ناو کۆبوونەوەکان ئەگەنا لە کۆبوونەوەکەی و جێگرانی وەزیری دەرەوە لە کۆبوونەوەی ڕابردووی وەزیرانی بەرگری ئێرانەکان لەناو نەبوون. ئەو جارە ئەوانی شۆ کارکتەری ناو پرۆسی سیاسی ئێران کە هەردووچیان لەگەر یەکتریش لەگەر رووسەکان ناکۆچیان هەیە. چەندی رووسەکانە دەیانەوێت ئەوان لە مەطبەخی ئەوان دۆخی سووریا ئاسایی بکرێتەوە، بەڵام ئێرانەکان پێیان وایە دەبێ ئەوان ڕۆلیان هەبێ و بە تایبەتیش کارکتەری عەرەبی کە لە ئێستادا ئێران لە جیهانی عەرەبی نزیک بووتەوە، بە تایبەتیش دوای ڕێکەوتنامەی پەکین لە نێوان سعودیە و ئێرانیەکان پێی وایە دەبێت ئاساییکردنەوە لە ڕێی دنیای عەرەبیەوە بێت. باشە کاگیوە کەواتە لە ئێستادا کە تورکیا لە بەردەم هەڵبژاردنێکی چارە نووسازدایە و بارودۆخی سووریاش بەم شێوەیە و ئەم وڵاتانی کە کۆبوونەوەتەوە هەمویان بە بارودۆخێکی نەهەمواری بابڵی سیاسی ئابووریدا تێدەپەڕن. لەم ڕوەوە بە تایبەت ئەگەر بۆ نمونە ئێران لەلایەک و رووسیا لەلایەک بێوێت هەماهەنگی یاخود نێوەنگیری نێوان تورکیا و سووریا بکات، چۆن ئەتوانێت ئەم ڕۆڵە ببینێت، چۆن دەتوانێت ئەم کارە بکات؟ بە دڵنیایی یعنی ئەوان لە سەرەتا بەرژەوەندی خۆیان لە پێشی ئاسایی بوونەوەی سووریا و تورکیادا دەنێن. ئێران دەیەوێت بمێنێتەوە لەبەرەوەی دەزانین عمقی استراتیژی ئێران لە سووریا دەگەڕێتەوە بۆ سەردەمی شۆڕشی کۆماری ئیسلامی ئێران و ئەو ڕێککەوتنەی کە حافز ئەسەد لەگەر ئیمام خومێنی هەیە بوو، بۆیە دەیەوێت هەر ئەو کاریگەری لەسەر پرۆسی سیاسی سووریاوە بمێنێت. چەندە رووسایە بەڕاستی دوای شەڕی داعش هاتوێتەوە ناوچەکە و دەوێت لەو ناوچەوە کاریگەری خۆیە بواتە ئەوان هەردووشان بەرژەوەندی خۆیان لە پێش بەرژەوەندی ئاسایی بوونەوەی سووریا تورکیا دادنێن. بۆیە پێم وایە لە ئێستادا هێندەی خاڵە ناکۆکەکان لە بینی هەر چوار لایەن زەقترن، هەندە خاڵی مشتەرەکان لە بینیان نییە. هەمویان خاڵی مشتەرەک زیاتر ئەوەیە کە ئیدعا دەکەن سیادە بۆ سووریا بگەڕێتەوە، بەڵام گەڕانەوەی سیادا بەبێ گەڕانەوە و یان کشانەوەی ئەو هێزانە نابێت کە هەر هەمویان هێزیان هەیە. رووسیا هەیەی لە تەرتوس چەندین قاعیدەی خۆی هەیە، ئێران 100,000 چەکدار و میلیشیای هەیە، تورکیا ناوچێشی بەرفراوانی داگیر کردووە. واتە بەمانەوەی هێزی ئەو سێ وڵاتە هیچ مانایەک بۆ سیادی سووریا ناگەڕێتەوە. لە بەرامبەردا سووریا پێداگیری دەکات، دەڵێ دەبێ هەموو دەستوەردانێک لە ئێستادا بە تایبەتیش دوێنێ بەلاغەکە دەڵێ
سەرجەم هێزەکان بکشێنەوە کە هیچ یەک لەوانە ناسنە ژێرباری کێشانەوەی هێزەکانی تورکیا پەیوەست کراوە بە دۆخی ڕۆژئاوای کوردستان و چارەنووسی هەسەدە لەو ناوچانەدا بۆیە تا ئێستاش هیچ ئەگەرێک نییە هیچ لەو دانیشتانە بە دلیلی ئەوەی تا ئێستا دانیشتن لەسەر ئاستی وەزیری بەرگری بووە لەسەر ئاستی وەزیرانی دەرەوە نەبووە هەمومان دەزانین قەیرانەکان قەیرانی دیپلۆماسی پەیوەستن بە وەزیرەکانی دەرەوە نە وەزیری دەرەوە دانیشتون نە هیچ زەمینە سازیش کراوە بۆ دانیشتنی سەرۆک کۆمارەکان بە تایبەتی لە ئێستادا سووریا دەڵێت تا دوای هەڵبژاردن لە ئەو پرسیارە لە بەشار ئەسەد کراوە دەڵێت تا دوای هەڵبژاردنی تورکیا من ئامادە نیم لەگەر ئەردۆگان دابنیشم ئەوە نیشانەی ئەوەیە کە بەڕاستی قەیرانەکان زۆرن ناکۆچیەکان زۆر گەورن لە نێوانیان. باشە کاکیوە کۆبوونەوەی چارقۆڵی لە مۆسکۆ و کاریگەری لەسەر کوردەکان چی دەبێت؟ بەتەکید مخابن ئەوەی دەکرێت هەتا ئێستا هەمووی بۆ پلانە لە دژی کورد و دژی ئەزمموی دیفاکتۆی ڕۆژاوای کوردستان و هێزەکانی هەسەدا تۆ دەزانین هەموو ئەو لایەنانە تا ئێستاش هیچ یەک لەو چوار وڵاتە ئەو چار لایەنە هیچ پەیوەندیەکیان لەگەر هەزەکانی سووریای دیموکرات نییە بەڵام لەگەر ئەوەشدا هێزەکانی سووریای دیموکرات بینیمان لە دوو هەفتەی ڕابردوو دەست پێشخەریەشیان پاگەیان بۆ ئاساییکردنەوەی پەیوەندەکانیان لەگەر سووریا بەڵام تا ئێستاش وەڵامی ئەو دەست پێشخەریە لەلایەن دەوڵەتی سووریا نەدراوەتەوە بۆیە بەڕاستی گومان دەکرێت نزیکبوونەوەی ئەوان ڕێکەوتنی ئەوان لەسەر حسابی کەوڵی کورد و کەوڵی ڕۆژئاوای کوردستان بێ بەڵام دیسانیش شتێک لەبەر چاومان بێ لە نێو هەموو ئەوانەشدا کارکتەرێکی تر هەیە کە پێی دەگوترێ ڕۆژئاوا کە ڕۆژئاوا بەمەبەستم ئەمریکا وڵاتانی ئەوروپای کە ئێستا بوونیان هەیە بەرژەوەندیان هەیە هەردوێنێ باس لە ڕێکەوتنێکی تازەی ئابووری لەسەر نەوت لە نێوان ئەمریکا و ڕۆژئاوای کوردستان دەکرێت لە مانجی ڕابردوو دوو جار نوێنەرانی هەسەدا هێزەکانی سووریای دیموکرات لە کۆشتی ئەلیزە لە فەڕەنسا پێشوازیکران ئەمانە هەموو پەیامن بۆ بەرەکەی تر کە جەبهەی رووسیا لەگەر ئەوەشدا ئەمریکیچەکان لە ئێستا پێداگری دەکەن زیاتر لە چل ئەندامی کۆنگرس نامەیەکیان ناردووە بۆ بایدن داوا دەکەن دەبێت پێگەی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە ڕۆژئاوای کوردستانیشەوە بەڕاستی بەهێزتر بکرێ بۆیە دەبینین لە دوو هەفتەی ڕابردوو لە کۆمەچی سەربازی ئەمریکا بۆ ڕۆژئاوای کوردستان زیاتر بووە ئەوان پلان دەڕێژن دژ بە ڕۆژئاوای کوردستان سووریا تورکیا ئێران رووسیا بەڵام لە بەرامبەریشدا بەرەی تر هەیە کە پێی دەگوترێ بەرەی ڕۆژئاوا لەسەر ئاستی ئەمریکا و ئەوروپا بەڵام دیسانیش بەڕاستی لەبەری ئێمە وەکو کورد ئەزمموی تاڵمان هەیە لە 100 ساڵی ڕابردوو هەمیشە غەدر لە کوردکراوە هەمیشە دۆستەکانمان پشتیان تێکردوین ئەوە نیشانەی ئەوە نییە کە کورد بۆ خۆی ئەجندا و بەرنامەی خۆی نەبێت زیاتر پشت بە دەرەوە فاکتەری دەرەچی نەبەستێت. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ بەڕێز هیوا سەید سەلیم چاودێری سیاسی کە ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپەوە لە هەولێرەوە لەگەڵمان بوو.